باشە کاک دابن یعنی دەنگ لە بوار میدیا بوو نووسرا بوو کە پاڤێل سانسۆری لەسەر ئێوە هەیە. نەخێر کاکە وەڵاش دیوان نییە. ئێوە خۆ من ئێمە نەخێر هیچ پەیوەندی بە جەنابیانە نیە، هیچ پەیوەندی بە کاک پاڤڵەوە نییە. کاک قادر زانین چۆنە ئێمە لەوێ لێگە بڕگەیەگە ناو پەیڕەوە لەوە ئاڵێت ئەو کەسانی کە لە حکوومەت پلە و پۆستیان هەیە پێویست ناکە لە سەرکردایەتێ بن بۆ تەفەڕۆکەن بۆ ویشە. ئێبارەوە ئێمە ژوەکو کادیری ئەم حیزبە پابەندی ئەوەین برای من هیچ مشکلەیەک نییە. یعنی ئەوی لە حزب و لە حکوومەت و پەرلەمان بێ لە بۆی نییە خۆی هەڵبژێرێ لە حکوومەت و پەرلەمان ببێت بۆ پلەکانیان وەزیر و پەرلەمانتار و وەکیل وەزیر بێت، پێویستە تەرکیزکەنە سەر ئیشەکان تەفەڕۆکەن بۆ ئیشەکان و چەند هەواڵێککە بێت لە کۆنگرا خۆی هەڵبژێرێ و بەربژێر کرێ بۆ سەرکردایەتی. ئەم 4 ساڵە ئاوا بڕادەوە شتێکی زۆر ئاساییە و زۆر ژەتیادی. ئەی چۆنە کا قوبات خۆی هەڵبژار خۆ لە تۆپی تۆپ ئەوە کام بوو پۆست کادیەکان سەرۆکی حکوومەت جێگیری سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمان جێگیری سەرۆکی پەرلەمان ئەمانە بەدەرکراون لەو قەزەیە. ئەی کاک ئەو سەرۆک لیستەکەشتان بەدەرە سەرۆک لیستی یەکێتی ئەو زیاد نازانم چ بمزارێک لە دیدارم لەگەڵی کرد. سەرۆک لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەوان دەورەکەیان تاو بووە کاخاترەوان دەورەکەیان تاو بوو ئێستا ئەو دەوری پەرلەمانی پێشوو تاو بوو برای من. بەڵێ ئەوە پەیوەندی بەوە نەماوە تاو بووە. بەهەرحاڵ کاک دابان مادەم قسەم نەکردی ئاساییان دەپرسیار لەسەر کۆنگرەی لێ بکەون لەوەرە توش بەشدار بووی و ئێستا یەکێک لە کادیرە ئاساسیەکانی وەنیە. بەڵێ بەڵێ فەرموو. کاک دابان چۆن بوو یعنی بەر لە جێبەجێکردنی پەیڕە و پاڤێل تاڵەبانی وەکو سەرۆک هەڵبژێردرا، یعنی لە کوێ بۆ یەکەم جار سەرۆک هەڵبژێردرێ بەس بەر لە دروستکردنی پەیڕە و پرۆگرامدا بەر لە ینی ئەزانین چۆنە خۆی دیارە فڕۆسەیەکی بەڕێوەبردننی کۆنگرە هەیە و لە عێراقشا دایری ئەحزاب هەیە لەکوێ حیزبەکان ناویان تەجیل دەکرێ و پەیڕەوەکەشیان پەسەند دەکرێ. دیارە لە ئەوێش لە هۆڵی کۆنگرەکەش لە هینی لێ بووە چاودێری بۆم چاودێری ئەنجومەنی بەڵای هەڵبژاردنەکان بەشی دایرەی ئەحزابی لێ بووە و هەموو شتەکان وەکو خۆی ڕۆشتووە ینی خۆ ناتوانانی شتێ بکەی کە من پرسیارەکەم کاکدا یاسایەکانی تۆ لە ئەوروپا بووی هەمومان کۆنگرەی حزبمان دیکە لە چێوە بە یەکەمین ڕۆژ سەرۆک بەسەر بژێردرێ بەر لە سەپاندنی بەر لە مەسەلەن ئۆکەی کردنی پەیڕە و پرۆگرام ئەتوانی نمونەیەکی کەی وامان پێ بڵێ؟ خۆی بێگومان دایم سەرۆک هەڵبژێرێت دایم حیزبەکە هینە خۆی دەهینەکە بۆ ڕۆژنووسێکی هین هەبووە پەیڕە هەبووە کە مناقەشەی لەسەر کراوە لەناو ئاخر ئەوکەی نەکرایە تو یەکەم دا پەیڕە و پرۆگرام دادەنێ بە پێی پەیڕە و پرۆگرام ئەو سەرۆکەکە دەبژێردرێ وایان نا یعنی هەست پێ ناکەنە گۆکو حزبێکی سۆسیال دیموکرات نموزەشی زۆر خراپتان فرێدا. بەڵێ جەناب بکەم یەک دەقەیەک لێرە ئەزانین چۆنە خۆی دایم هەموو خۆ لە ئەوروپاش مژە ئەوروپاژیام و ئەخە بۆیە پێ دەڵێم بەڵێ دایم حیزبەکە ئەڵم حیزبە بیرروبۆچوون و هینی چییە ئیستراتی با بڵێن ئایدۆلۆژیای چییە دوایەوە تعریف لە وەزعی خۆیە کە ئەنجا سەرۆک هەڵبژێرێت دوای سەرۆک هەڵم نەم تیمە هەڵبژێرم ئەم مەسەلەی لیست و بەسەری بەشداریکردن و ئەندامانی کۆنگرە زۆر یاساییەوەی کە ئێمەش کردومان ناو کۆنگرە یعنی لە هەموو کۆنگرەکان لە دەرەوەی یاسا و ڕێسایی باشە چۆنە ئەنجومەنی بەڕێوەبردنەکان بێت. من نامێرە سە پرسیارە زیاد قسە بکەم یعنی نەتوانی نمونەیەک بینی بڵێ لە شەرق الئەوسەد یەکەم جار سەرۆک کە هەڵبژێرێ دوای پەیڕە و پرۆگرام. بەڵام کاک دابان لە هەموو شوێنێک وایە برای من خۆ لە هەموو حیزبەکان وایە یەکەم جار حیزب سەرۆکی خۆی هەڵبژێرێ دوای سەرۆکە بەرنامەی خۆی خاتر من نەمزانیم بەڕاستی یعنی ئەوە نموزەدەچی نوێ ئێمە پرسیار دەکەین گفتوگۆ دەکەین ئەمە خەڵکی ئۆپۆزیسیۆنین حقەتشڕەوەی خۆمانە ئەمە نەمدیتیە یعنی بەڕاستی سەرۆک لە ئەوەل ڕۆژ و لە ئەوەل سەعات هەڵنابژێردە بەس بەهەرحاڵ کاک باشە لەنا ئەو یەکێتی یەک کەس نەبوو منافسی پاڤێل بی ینی حەز بکە بتە سەرۆک
يعني هۆی چ بوو یعنی یەک کەس نەبوو لە ناو ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە نەبووە نەخێر ئەگەر هەبوایە باشە دەکرد باش نەبوو دیارە و لە ڕێی زانی چۆن کاقا لە ڕێی ئەندامانی شەوەی من بینیم لێە زۆربیان بە شخصی خۆشم متمانەمان پێ بوو دەنگمان داواتێ با بزانین ئەم 4 ساڵە حیزبە بەڕێوەبات هیوادارین ئەنجامەکانی باش بێت و تاسی لەسەر ڕنگدانەوەی لەسەر ژیانی خەڵکیژێ با بزانین چۆنی بە پێش حداسەکان بۆ بکەین ئێستا ئەزانم بەس یعنی پرسیارە منطق نییە لە ناو حزبك خۆی پێ حزبێکی سۆسیال دیموکرات و زیندووی منافسەکی نەبینە یعنی ئەگەر لە درۆژ بێ ئێستا مەسعود بارزانی دوسێ منافسیە بوو لە سەرۆکایەتی هەرێم وەنیا هەمان تەجروبەی پارتیتان کرد بەس لە سەرۆکایەتی هەرێم بەنمونە کورە لە سەدام حوسێن وەختی خۆی نازام یعنی کۆمەڵێکشت هەبوو بەڵام بەرحاڵ کاک ئەدی مەسەلەی یەکلیستی یعنی لە چ وڵاتێکە بووە یەک لیست سەرکردایەتی هەبی بڵێن ئەوە هەوە هەست پێ ناکەن ینی ئەوە نەبووە خەڵک خۆی هەڵبژێرە برێت دەنگە دەم و لە سویدی شەروایە دیارە ئێمە زۆربەی نوێنەر و خەڵکی کەسیش هەبوو لە ئەوروپا هاتوونەتەوە بەرزاری و کۆنگریان کردووە لە سوید وایە لە ئەڵمانیاوە نەمساوایە یعنی وەکو فەرد خۆیان هەڵ نابژێرن تخوا بە ئەوی خوێن کە بالێکی تێبگەین کە زانی چۆنە کاقادر خۆی لە هەموو شوێنێکەوە هەیە ئەوەی کە من بینیومە لە ئەوروپا دایم سەرۆکی حیزبەکە ئاڵێ من بۆ ئەم 3 ساڵە 4 ساڵە حکومڕانی هەرچیەکە من باوەڕ ناوە ینی خۆ دیار زۆربیان بەڵێ من قەناعەتم وایە بەم سەرکردایەتیە من ئەتوانم سەرکەوتوو بم کام نموزەت کاک ئەڵێ من دیومە کام ینی چ نمونەیەک دیتە چ حزبەکی لە سویدیش هەیە ئەخنانە ئەمە لە سویدم نەمدیتیە بەس ئەتوو ئەگەر نموزەزەکرد کاک دابان ئەتوانی پێم بڵێ لە سوید هەشت حزب پێ کام حزب وای کردیە باشە من بۆ تەنێرم دوای نمونونەکەی بۆ نێرم بۆ تەنێرم کە ئەم سەرۆک دایم ئەڵێت ئەڵێ کاکە من بۆ ئەم لیستەم هەیە بۆ ئەم 4 ساڵە ئەمە ئێوە دەنگی من بتوان کاک دابان بڕوا بکە من لە 2010 بوو لە کۆنگرەی سۆسیال دیموکرات بووم دوو ڕۆژان وەکو میوان لەوێن دەربووین هیچ ئەو شتانم تێدا نەدیتە تا ئێستاش نەمزانیا ینی حەقی فەرد لە انتخابات ئلغا بتەوە یعنی سەرۆکێک براوە لیستی منە دەبی هەر ئەوە شەبی مطلقی هەست یعنی قەزمان لەو نوقتی بەڵێ لیستی کە نەبوو دیارە ئەوەی کە بەشداریان کۆنگرە بوون قەناعەتیان بۆ بوو کە لیستیکیان نەبێت و پشتگیری ئەم لیستە بکەن بۆی ئەم قۆناغی مەڕاک تێپەڕێنین و بەرپرسیارەتی ئەو هەواڵانەش ئەیگرنە ئەستۆ لەم قۆناغەیە بەس ئەمن لە کۆی ئەوانە من دەمێ بەڕاشکایی پێ ینی چکوێچێتی هێزەکی گەورەیە لە نیوەی کوردستانی لە دەستا خەڵکە خۆیتی هەست پێ ناکەن ئەزمونێکی تۆتیالیری ئەوە میلیتاری ئەردۆغانی بەنمونە ئەوە کورە پۆتینی لە ناو کۆنگرەیەکێتی بوو کە پاڤل بێ منافز بوو لیستی هەبوو تێم دەگەی هیچ ڕکابەرێک نەبوو هەتا ئێستا ئەمن بێمە سەر ئەوەش یعنی کاک دابان ئەنگۆ قسەتان نەساشتی تەمووس کرد بەنمونە مەسەڵەن هەموو کۆنگرەیەکە ساز دەکرێت لەسەر مشکلەکانی ئەو چەند ساڵی پێشوو گفتوگۆ دەکرێت کەسێکتان توانیتان لە ناو کۆنگرە بڵێن بابە کو دەکرێت بەنمونە نیوەیەکێتی بەشداری نەبوو لە قیادە بارزەکانتان ئەوە هەشتی تەمووز چۆن بوو سەرۆ ئەوەی ئەو کەسەی ڕقەم 1 بوو دەرکرا نیوێ قیادە دەرکرا یعنی کەسێک ئەو گفتوگویەتان کرد لەسەر ئەوەی تا بڵێن کاکەویشەتی هێزەکی دیموکراتیە سۆسیال دیموکراتە من نەمزانی یەک کەستان هەر بستەوە بڵێ کاکە چۆن دەکرێت ئەوەی کرا ناپەیڕە و پرۆگرام بوو خەڵکێک دەرکرا وابوو حزبێک چکۆ گاڵتەجاریەک بولەوەی مەلا مستەفای خراپتر بوو ئەم بە پاڤل تاالبانیشم گۆ دۆخت خۆی بە دەنگ بۆم بەجی هێشت کە تەلەفۆنی هەڵ نەگرت برێم هەری گرت و دایخست پێم گۆ دوتمەوەیە تو کردیتت مەلا مستەفا لە شخصەکان نەیکردێ بەڕاستیشمە لە کۆنگران گۆتان باس کرد کاک دابان نازانم کاک تۆ شتەکان کاکەین تۆ شتەکان تێکڵاو کرد باسی ئەم مۆزوعە پەیوەندی بە شخصەکانەوە چییە و پەیوەندی بە ئێستا عەقڵیەتی ئیشکردن عەقڵیەتی کۆدەتا عەقڵیەتی فەردێک بڕیار دەدا لە جیاتی هەموو حیزبێک کۆنگرەکەس دیارە زۆربەی ئەو خەڵکانی کە بەشداریان کردووە لەبێ
بەڕاو بۆ چوونی ئازاد گفتوگۆ کراوە لەسەر زۆبەی باسی پێ باسیاشی تەمووستان کرد چ ڕوویدا کاک دابان نەخێ باسی هەشتە موز باشە ئەم پرسیارەکە لە تو دەکەم ڕنگدانەوە ئەخەتە ڕاستەکە بەمش خۆمەش تۆز بەڵێ. ڕووکردەوە کراوە کە هیچێتی نیشتیمانی کوردستان و ئازادی دوایەوە ئازادی ڕادەربڕین مافی مرۆڤ ڕنگدا ئەم کۆنگرێ بێ ڕنگدانەوەی باشی لەسەر ژیانی خەڵکی کوردستان هەبێت زیاتر لەگەڵ لایەنەکانی کە نزیکەوینەوە و استراتیژیەتی ئەمە بەغدایە بێ لە بەغدابین باسیەم خاڵە کراوە کە بلەم خۆناغا بۆ ئێمە گرنگە دوایەوەش تۆش خۆت ئەندامێکی ئەو حیزبنی لە دەرەوەی حیزب ئازادی چۆن بیرەکەیتەوە دیارە بەس ئەمە چاودێرین کاکە یەکێتی هێزەکی گەورەیە ڕووداوە ڕوودەدا خۆ خەڵکی ئۆپۆزیسیۆنە خەڵکی ڕەخ نەگرە دەبی ئەوە بکە بەس ئەم پرسیارەکەی من ئازادی لە خۆ چۆن بیرەکەنە سە حیزبەکەی منیان وایە بەس باسە تو باز لە مافی مرۆڤ و ئازادی بیرڕا دەکەی ئەم لە بۆ مجامە لەم نییە ڕاستە لە ژێر دەسەڵاتی یەکێتی ئازادی بەرفراوانتر هەیە نوێترین و نوێسە لە بن دەسەڵاتی گۆ مزاهرات خۆپشاندانی مامۆستایان هەیە لە هەولێر نییە بەڵام کاچی گیری مافەکانیشیانەکەین و ئەرزانین قەیرانێک هەیە بۆی عەرزی جەنابشم کە یەکێدا ئەو خاڵانەی کە جەختی لێکرا لە کۆنگرا عمقی استراتیژی ئەمە لە بەغایە لەگەڵ بەغا ڕێکەوین لێک نزیکەوینەوە و ژیان و گوزەرانی خەڵک باشترکەین بەس کاک دابان ئەم قسەی من حەقم نییە لەسەر ئەوانەی کە لایەنی مەسەن شایستەی ڕەخنە نەبی ئەم قسەی لەسەر ناکەم ئەمە دەگەڕێم و کەسێکی ئۆپۆزیسیۆن ئەوانەی کە جێی ڕەخنەیە من پێتان دەڵێم حرەکەیەکی جوڵەیەکی وا کۆدەتا بوو بەرای من کۆدەتایەکی سپی بوو مەسەلەن لە شەو ڕۆژێک هەڵسان بەرپرسی ڕقم یەک دەرکرا کۆمەڵێک سەرکردایەتی دەرکرا نەدەبووە لە کۆنگرا یەکێکتان ئەگەر تو باز لە مافی مرۆڤ و ئازادی بیرڕا دەکەی تۆ لە ناو حزبەکەی خۆتان کەسێکتان جورئەتتان نەبووە هەڵبستن برێوا بە کو دەکرێ لە شەو ڕۆژێکدا بەنمونە ئەو هەموو سەرکردایەتی لە هەور شێخ زەنجی دەردەکرێتن مەسەن بە شەو ڕۆژێکدا کۆمەڵێک یعنی ئاخر ئەو کۆنگرە لۆ هەندێک دەکرێ وایە لەسەر کێشەکان قسە دەکرێتن کاک دابان نەوەک بەس لەو 4 ساڵەی پێشوش گفتوگۆ دەکرێت لەسەر راپۆرتی دارایی سیاسی بەڵێ کە دیداریش کراوە باسی زۆر شت کراوە ینی خۆ لەو دیدارەش باس کراوە دوای ئەمەش بەرنامەدانراوە کە ساڵانە دیدارە بکرێ و باسی ئەو گۆڕانکاری و ئەو کێشە و ئەو شتانە بکرێت کە لەو ساڵەیە ڕوەدەن بۆیە ئێستا من توخۆزانی من لە سەرکردایەتی بەس کادیرەکی ئاساسیە و حزبەی بەخۆش گوتر لات ئاساییە قسە حزبەم و لە حکومەتام زیاتر تەرکیزی شکارەکانی من لە حکومەتە لە پەیوەندی نێودەوڵەتیە ئەو شتەکانی من قادر بەس من تکایی کەشم لە جەنابت هەیە وڵی کاک تۆ زۆر جاری وایە زۆر خەدر لە خەڵکەکەی باسی بەعزە شتێکەکەیت کە هیچ پەیوەندیەکی ئێستا دێنەوە سەر ئەوەش کاک دابان کورانگۆ دەزانین چ غەدر لە میلەت دەکەن یعنی ئەگەر ئەمن دامان نەغەدرم لە بەرپرسە چیش کرد کەی مشکلەیە خخوایە شتی بکە بابا ئەو بابەتەی دەگۆڕین کاک دابان ئەگە قەپات نەکەی مەمنون دەبم براکەم بابا ئەو بابەتەی بڵاو دەکەمەوە بەس ئەم قەدر لە بەرپرس ناکەم ئەم بەرپرسم نەدیتە ئەتوو لە زیندانی سووسێ پارەی خەیاڵیتان دێتە دەست و کۆمەڵێک جەریمە کرا بە بەڵگەم هەموو بڵاو کردەوە قەپاتی کرد ئێچی بکەم کاکەم یعنی ئەوە بەخۆی دەڵێت تەبیعیە دوای ئەوە کە دێتە سەر پرسیار قەپات دەکە برادران ئەوە کە